کەسێک بڕێکی زۆر پارە و زیار دەزێت لە شوێنی جیاجیا لە ماڵی خەڵک دەشڵە یەکێک پلانی بۆ داناوم. تاوانێکم زار کردم چوومە ژۆرێ لە دەکات خۆی لە غورفەکان پشتەوە دۆڵابەکەم کردەوە زێڕ تێدا بوو زێڕەکەم برد. پیاوێکی خێزاندار لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئافرەتێک دەناسێت پاش ماوەیەکی هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەکانی لێ دەکات. کە ئەمن هەستەکەم کرد کە دەیەوێت بەیەکێکی کە ڕابێری عینەوە چی من کە ئەمنی زانیە من هەموو تەڵەبیاتەکەی لۆ جێبەجێ ناکەم مەجبور بوو خۆی لە منگەمیش دەستم بە هەڕەشە ئەوەی لێ کرد. کرێکارێک لە شەوی سەری ساڵ لە ماڵی هاوڕێیەکەی $10,000 دەدزێت بەڵێنی گەڕانەوەی ئەو پارێژدا گەر لێی خۆشدا. من برا قولفاقدا گۆهنێکی بێداری دانیشە ڕازی سوێداری تقریبا من 10 دقیقه 15 دقیقه و دەرسێکینیم چەکمەجاویدا نیسکەی دافتەرێکی یعنی 6,505 دلار و نیسکەی 705,000 پەرە چەکمەجاوی هەڵدا هەست قستیە جێواقع بەلە هەشم سێرم نەبێت. لە پرۆگرامی ئەمڕۆی تاوان و سزا گەنگەشیان بابەتانە دەکەین لە کوردستان بشار من بژار دیلان. زۆر سوپاس کاک سەمیر. سلااو و ڕێز وەکو هەموو من تەنیا نابم تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێک هاتووە لە دادوەر بەڕێز بەشدار مەجید هەروەها توێژەری کۆمەڵایەتی فازڵ عومەر لەگەڵ پارێزەر غازی حەمید زەنگەنە بەخێر بن. پێشەوەی بچین سەر کەیسی یەکەم با سەیری ئەو ڤیدیۆ بکەین ئینجا گفتوگۆی لەسەر دەکەین. فەرموو. ئەو خەڵکیەوە لێرم پێنجمان پێشستا لەبەر هەندێک کێشەی گارەگارم کرد لە ماڵێ بینمان تێکسەوە ئەو بوو بەم دەرێکردم گارەگارمە کرد عەسەبیات و شتیوابیش دەرێکردم هەر دەرێکردم قەتایکە زۆر بەلێم بوو ئەستەم گارەگارمە کە سەرم لێ شەوانە دەرێکردم هەر پێ بچوومە دەرێ کە چوومە دەرێش لە 15 ڕۆژە خۆم ڕاگرت خۆی بردمە سەر بەس دوای یەکەکم ناسی ئەوە یەک دیمان دیت و دوای بردەوە دەلم گوتی چ بکەین و ئەم پارەم نێ ئەتوانێت ئەوانە دوای وردەوە دەست زیاد بوو گوتی دەبێت دزی بکەین گوتم ڕاوە ئەوە نابێت چوین دووسێ دەستگامان کرد دەستگای خێرخوازی ئەو دەستگانە هیچ یارمەتیان نەداین ئێمەش باز ئەم شڕ بوو نەخۆشش بووم دوای ئەوە بوو یارمەتیان نەداین هیچ نەوام لەبەر عادە خۆم بێزار بووم دووسێ نەخۆشمە بوو گوتی دەبێت دزی بکەین ئێمەش ئەوە بوو جارێک لەگەڵ ماتە دزێکی لەناوە لێرێ گوتی ئێرە باشە دوای گوتم ئەم نۆ شتێکەکەم ئەویش گوتم هەر بە تەنێ باشتە دوای وردەوەدا 2 ڕۆژ پێچوو لە سەرەفەڕەکان بەسەرەکەتم لێن درەخانێکان هەموو یەک مستەوە بوون لە بەیتونەی چوومە ژۆرێ زارێکم چوومە ژۆرێ لە بەیتونەی ئەو تاوانێکم زار کردم چوومە ژۆرێ لە دەکات خۆی لە غورفەکان پشتەوە دۆڵابەکەم کردەوە زێڕ تێدا بوو زێڕەکەم برد بە 1,300,000 بوو دامان بەردەستی یەکەچکە ئەو پێکەوە ئیشەمان نەکرد ئەو بردی فرۆشتی 1,300,000 نیوە تۆزێک زیاتری دامن ئەوی برد ئەوە دیگە خۆی برد دوای 2 هەفتە 20 ڕۆژێک پێچوو پارەکەمان نەما دوبارە گوتی دەبێت شتێک بکەینەوە ئەوە بوو پاشەو کاتی دیسان دووبارەم کردەوە چوومە جێشی تۆزێک لێ دوور بوو زۆر دوور نەبوو چووم گەڕام لێن دەرێ بە پەنجەرەکدا چوومە ژۆرێ جێچکە بوو کە چوومە ژۆرێ شەو درەنگ بوو هەست و شتیوە نەبوو دوایە چوومە ژۆرێ لە دۆڵابی
پارەی تێدا بوو پارەم برد 54 وەرەقە بوو بردم دوایە 5 وەرەقەیان دامن دوایە 2 وەرەقە دیدا من دوایە دوی هەرەوە ئەوەی من تاخیر 18 وەرەقە 15 16 14 ئەوەندە دایە من سەرما کرد بردە ئەو پارانێمان برد هەندەچێ دامن هەندەچی بەخۆی لەگرت ئەمن نەخۆش بووم لە دەرێژ بووم ئێنەمانێت تووڕە بووم ڕۆژ بووم دەرکراوم دوای پارانە من نەخۆش بووم جیلک و بەرگم پێکڕ و دوای خواردنم پێکڕ و نەخۆش سەرما کرد ئەوانە بەڵێ ئازان لێ کۆڵەری ئەو کەیسەمان لەگەڵە ڕاید ئاراس کەیفی ڕەسوول گردی بەخێر بیت ئەمانە چۆن دەستگیرکران دوای بڵێن لە ڕێکەوتی 12/2019 لەلایەن هاوڵاتیانی سنووری نووسنگەکەمان لە ناحیە بەحرکە ئاگادارکراینەوە کەوا لە گەڕەکێک چەند حاڵەتێکی دزی هەیەەوە حالەتەکە دووبارەش دەبتەوە لە درەنگانی شەو بۆیە منیش هەڵسان بەدادانی مەفرەزێکی تۆکمە لە شوێنی ڕوودا و وەتوانیمان بە ماوەیەکی زۆر کەم تۆمەتبار دەستگیر بکەین و تۆمەتبارەکە دانی ناو بە ئەنجامدانی 12 تاوانی دزی و لە هەندێک شوێن دزیەکەی ئەنجام داوە و لە هەندێک شوێنی ئەنجامی داوە ماڵەکە لە درەنگانی شەو پێیان زانیوە هەڵاتوە دزیەکانی هەموو بە شەو بووە بەڵێ هەمووی دوای 12 نیوە شەو بەڵێ کاگە ئاراس چیتر ماوە زیادەکەی لەسەر کەیسە بەڵێ ئەوە تۆمەتبار وتەکانی وەرگیراوە پڕاوی لە کۆڵنەوەی بۆ ڕێکخراوە ئامادەی بەردەم دادوەری تایبەتمەند کراوە بە دوو مادە بەندا مادەی 428 لەگەڵ مادەی 430 لە یاسای سەردانی عراقی و ئێستا پەراوی لێکۆڵینەوەی لە لێکۆڵینەوەدایە لێکۆڵینەوە بەردەوامە پێشتر چ تاوانکە ئەنجامدا بوو لە سەی تاوانێشتر نەگیراوە ئەو یەکەمین زاریەتی یەکەم زاریەتی بەڵێ زۆر سپاس سپاس دەستەکان زۆر سپاس بەڵێ جەنابی دادوەر تقریبان 12 کەیسی هەیە هی دزین هەمووشی بە شەو ئەنجامی داوە چەکی پێ بۆ بەڵام بەکاری نهێناوە خۆی دەڵێ لە چەقۆم پێ بۆ بەڵام بەکارم نهێناوە ئەمە سزاکەی چۆن دەبێت بە ناوی خوددا هەڵبەتە ئەو یاسایی لەسەر کردەوەکانی ئەم تۆمەتبارە دەچەسپێ یاسای سزاکانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەرچەندە من دەمەوێت ڕوونکردنەوەی بدەم لێرەوە ئێمە ناتوانین حکم لەسەر کەیسەکە بە 100% بکەین لەبەرەوەی کە کەیس لەبەردەم دادوەریان داواکاری گشتی یا پارێزەر نەبێ ناتوانێت بەڵام بە پێی وتەکانی تۆمەتبار و بە پێی وتەکانی بەڕێز ئەفسەری لێکۆڵینەوە ئەمە تاوانی دزینە باسی مادەی 428 کردووە دیارە هەندێک تاوانی تری کردووە تەنها چۆتە ناو حوشی ماڵەکە و هەستی پێکراوە و ڕای کردووە ئەوە 428 کە باسی 428 کرد دیارە دزی نەکردو تەنها ئینتیهاک حرمەی مەسکەنی کردووە بۆیە هەندێک لەو 12 تاوانی کە تۆ باسیەکەی لەوانەیە بە پێیمادە 428 بێ باسی 443 کرد هەڵبەتە ئەو مادەیە ئەو تاوانە وەکو وتم هەتاکو فیلەکە بە تەواوی نەبینی ناتوانانی 100% تەکیفە قانونەکەت ڕاست بێ بەڵام ئێمە بە گریمانەمان ئەوە بێ کە 443 مادەیەکی توندە لە یاسای سزاکانی عێراقی تایبەتە بە دزین ئەو دزینانەی چەند بڕگەیەک پێک هاتوڵێ ئەو ئەگەر بێت و دزینێک بێت لە بینی خۆر ئاوا و خۆر هەڵات هەڵبێ ینی لە شەو وەکو باس کرا 12 تاوانەکە هەمووی بە شەو ئەنجام داوە ئەوەی کە دزیەکەی کردبێ 443 لەسەر دەسەس پێ لە وتەی تۆمەتبارەکە باز دەکات کە کەسێک ئیستیغلالی ئەوەی کردووە کە لە ماڵەوە دەرچووە پلانی بۆ داناوە ئیتر ئەوە ڕامانە کێشێتەوە بۆ مادە 48 لە قانونی سزادان چونکی مەرز نییە ئەو کەسەی کە لە شوێنی ڕووداوەکە بگیری ئەو تەنها تۆمەتبار بێ هەیە شەریکە هەیە فاعلە خەڵکانێک هەبووە کەسێکی بەکارهێناوە بۆ دزی ئەو کەسە خۆی لە ڕووی یاسایەوە سزای لەسەر نییە بەڵام ئەوەی کە ئەینێرێ ئەو تاوانبارە ڕئیسەکە دەرەچێت بەڵام لێرێ ئەم لەبەرەوەی کامڵە لە ڕووی تەمەن و لە ڕووی عەقڵەوە ئەم فاعلە بەڵام دیارە شەریکی هەیە لەگەڵیا کە کەسێک بووە پلانی بۆ داناوە حەس بە پێی وتەی خۆی ئەو وتانە گریمانەی ڕاستی و ناڕاستیشی هەیە بۆیە ئەمە مادەی 443 بۆ چوونی من و بەوەندەی کە لە
زاری تۆمەتبار و ئەفسەری لە کۆڵێنەوە گوێم لێ بوو لە سەری دەسەست پێ کە سزاکەی لە 10 ساڵ سزن تێناپەڕێ بەڵام مەتاتیە لەبەر ئەوەی دوانزەکەی سنجا نازانم هەر دوانزەکەی سەکە 443 یان هەنێکی 428 ئیتر بە پێی یاسا بە پێی یاسای بنەماکانی سزایی مادە 132 ئەڵێ ئەگەر بێت و تۆمەتبار چەند تاوانێکی ئەنجامدا بوو لە نەفسی مادەی یاسایی و لە ماوەی ساڵێ ئەوە هەر سێ تاوان لە فایلێک ڕێک دەخرێ یعنی ئەگەر بڵێن ئەمە نۆ دزی ئەنجامداوە و 428 ئەنجامداوە 428ەکان بە یەک فایل تەمەشاکرێ 443ەکان هەر سێ کەیسی بە فایلێک تەمەشا دەکرێت یەک دەخرێ لە بەرەوەی تۆمەتبارەکەی یەکە هەرچەندە تاوان ئەوانەی تاوانیان بەرامبەر کراوە خەڵکانی جیاوازن دەستەکان خۆش بێ زەنابی دادوەر کاک غازی ئەگە کەیسێکی ئاوە زۆر جار گوێمان لێ دەبێت من زۆر جار دامپێدانی زۆر تاوانبارە دەڵێ من سەرخۆش بووم وەڵام مادەی هۆش بەرم خوارد هاستەکەم ئێستەوە بۆتە هەنجەتێک زۆر کەس تاوانێک ئەنجام دەدا دوای وا دەڵێ ئەوە تۆ ڕاتی لەسەر ئەوە بەشێکی هەندێک کەس بە ناوی پارێزەر یان خەڵکانی تری قانونیش پێیان وایە و خەڵکی ژوا ڕێنیشان دەدەن کە گوایە لە کاتی دانپێدانانە ئەگەر بڵێن سەرخۆش بوومە سزا نادرێ یاخود سزایەکەی کەمتر دەبێتەوە دلیلی ئەوانە پێم وایە ڕەنگە لەو ڕوانگەوە بێ عادەتەن هەموو تاوانێک دوو بنەما دوو ڕوکنی هەیە ڕوکنی مادی و ڕوکنی معنەوی ڕوکنە مادێکە ئەوەیە کە خودی تاوانەکەی کە بە عملی ئەنجام درابێ بە دەستە بە چاوە بە هەر شتێکە خودی تاوانەکە بە ئەنجام گەیاندرابێ ڕوکنە معنەوەکەش ئەوەیە کە نیەتی ئەنجامدانی تاوانەکەی لەگەڵابێ ئەو کەسانی کە ئەو بیانویان هەیە پێیان وایە ئەمە بیانویەک دەبێت بۆی کە ڕوکنی دووەمی لەگەڵدا نییە یعنی نیەتی ئەنجامدانی تاوانی نەبووە هەست دەکەی ئەوان دانەوەی استیغلالی ئەو کەم و کوڕێ لەو یاسایانە هەیە بەڵێ بەڵام بە پێچەوانەوە یعنی وەکو تەجروبەی بواری عملی هەموو ئەوانەی کە ئەو بیانویان بەکارهێنەوە بە پێچەوانەوە بۆتە هۆی توندکردنی سزایەکە بۆ خۆی بەکارهێنانی ماوادی هۆشبەر یاخود مەوادی تاوانێکی سەر بخۆی یاسای تایبەتی هەر تەنانەت بۆن من لە یاسای هاتوچۆ ئەگەر بێت و ئاگال لە خۆت نەبێ و شۆفێری بکەی بخۆی تاوانێکی خۆی عنیوە هەر هیچ مەکە هەر شۆفێرێک ئۆتۆمبیلی خۆتە بەناوی خۆتە بخۆی تاوانێک تەشکیل لە حەزەتان هەیە لەسەر ئەو یاسایانە جەنابتان دزیکردن جەنابتان وتە ساڵی 69 تاوانی بخۆی طبعاً ئەو یاسایانە دانراوە خەڵکی زۆر بتوانەداناوە بۆ سەردەمی خۆی و چەند تا 20 ساڵی ڕەنگە زۆر باش بوو بەڵام لە سەردەمی ئێستا هەموو شتەکان گۆڕاون یعنی پێشکەوتون ئێستاکە ڕەنگە جەنابەت لە ماڵی خۆت دابریشی لە ماڵی خۆت دابریشی دزیل لێ بکەن خەڵکەیە لەسەر کۆمپیوتەر لە ماڵی خۆی دەچێ هاکی حساب بانکی کەسێکی تر دەکاو بە ملیۆن دۆلاری لێ دەدزی ئەو یاسایە مواکبەی ئەو جۆرە تاوانە سەردەمیانە ناکە بەڕای من و من زۆر جار وتومە ئێستاکە تاوانی سەردەمی تاوانی مۆدرن پێیا بۆ جاران دەمانویست خەڵک دزی دەکرد دەچوو قنینە غازی دەدزی مریشکی دەدزی سوزانم شتی کەلوپەلی ماڵی دەدزی ئێستاکە وای لێ هاتووە بەدە دەفتەر دۆلار بە ملیۆن دۆلار دەدزێ بە فێڵ ینی بە تەکتیکی وا جوان و شارەزا کە ئەو کەسە خۆشی نازانێت وەختێک بە خەبەر دێت و دزی لێ کراوە ئەی زەنەبی دادوەر بەڕای تۆ چی بکرێ ئەو یاسایانە وەکو برای بەڕێزم ئاماژەی پێکرد خۆی دوو سیستەم هەیە نظامی قانونی و نظامی قەزایی تۆ هەرچەنە دادوەری بەتوانە و لێ هاتوو لێ کۆڵەر و پارێزەری زیرەکت هەبێ کە سیستەمە نظامە قانونیەکەت هیلاک بێ هەر کارەکان ناگاتە ئەو ئامانجەی کە تۆ ئەتوێ ئێمە دووشت هەیە ئەوانەی کە یاسا جێبەجێەکەن ئەوانەی ئەو یاسایانی کە جێبەجێ ئەکرێ بۆیە دەبێت سیستەمێک هەبێ یان شۆڕشێک هەبێ پێی بڵێن شۆڕشی چاکسازی لە سیستەمی یاسایی و دادوەری دەستخۆش کاک فازڵ گوێمان لێبوو لە بیداتەکەی وا خۆی پیشاندا کە بێکار بووم هەوڵمدا یەکێک خێرم پێ بکات چوومە دەستگای خێوەرخوازی و شتیوە و کارم نەدۆزیوە و نەخۆش و نازانم چێ ئەمانە هۆکارن بۆیەت و یەکێک بێ بە دەست باڵێ سوپاس بۆ میوانداریە سوپاس بۆ جەنابتان دەستخۆش بۆ ئەو بەرنامەی کە بێتە سەرچاوەیەکی گرنگی بڵاوکردنەوەی هۆشیاری و ئاگادارکردنەوەی خەڵک بە تایبەتی لەوەی کە لە نەتیجەی هەر کارێکی خراپکە ئیکا لێکەوتە و دەرئەنجامەکانی چیەوە پاشان سزای یاساییەکانی چییە
هەڵبەتە تاوان دیاردەیەکی جیهانیە ئێمە دەزانین کە دوێنێ ڕووی داوە ئەمڕۆکە ئێمە قسە دەکەین تاوان ڕوو دەدا و سبێنێش هەر ڕوو دەدا بەڵام کۆمەڵگەی بەختەوەر وە کۆمەڵگەی باش ئەوەیە کە ڕێژەی تاوان تێدا کەمە ئەگەرنا کۆمەڵگەی بێتاوان نییە هەڵبەتە ئەم گەنجە تا گەیشتە ئەوەی بڵێ کردەی دزیم ئەنجام داوە حەو خاڵی ڕست کردوە گەوەی جەناب تەیڵێک یەکێک لەوانە ئەو ژینگە کۆمەڵایەتیەی کە ئەو تێیدا بووە ئەو پەیوەندیە با بڵێ ناجوەرەی کە لەگەڵ باوکیا هەی بووە تا ئەوەی کە ئەی خاتە سەر جادە و لەوێوە دوجار مرۆڤ هەوڵەدا پەناگە بدۆزێتەوە لەوانەیە جاری وا هەیە پەناگەی گونجاوە دۆزێتەوە تێدا دەبێتە مای خێر بۆی ئەگەڕێتەوە ماڵەوە چێتەوە ناو ژیانی تەبیعی و بۆشی هەیە ئەم قسەی ڕاست بێ کە هاوڕێی خراپ هانی داوە چونکە دوجارم دەرچەیەکی نەبوو وەکو باسی ئەکا ئێمە ئیسینادەن لەسەر قسەکانی ئەو هەروەکو جەنابی حاکم و کاغازیش وتیان ئەمە قسەکانی ئەوەی ئێمە شرۆڤیان بۆکەی لە هەموو حاڵەتێکان پێم وایە بۆ نمونە مامەڵەی یاسایی لەگەڵ دۆخەکانە وەکو چارەسەری پزیشکی وایە زۆر گرنگە نەهێڵین نەخۆش بکەوین بۆی پزیشک چارەسەرمان نەکە زۆر گرنگە نەهێڵین تاوان ڕوو بدا بۆی دوجار ئیجراعاتی یاساییمان لەگەڵا نەکرێ من پێم وایە هەلومەرج و ژینگەی ئەمڕۆ هەرێمی کوردستان ئەو ژینگەی کە تێداین ئەوەندە ناوازە نییە کە تاوان تێدا ڕووی نەدا باری ئابووری خراپ ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانەی کە لە کۆمەڵگای کوردیدا ڕوویداون بە شێوەیە لە شێوەکان هەم داهێنانی لێەکەوێتەوە و هەم تاوانیشی لێەکەوێتەوە بۆیە زۆر حاڵەتێکی واردە بەڵام لەگەڵ ئەوەدا مرۆڤ بکەوێتە هەر دۆخێکەوە ئەگەر دۆخەکە زۆریش دژوار بێ دوجار نابێت لا بدا لەو نۆرم و یاسا و ڕێسا و پێوەرە و بەها کۆمەڵایەتیانەی کە سنووریان داناوە بۆ هەنگاوەکانمان بۆیە ئەم گەنجە لە ڕاستیدا تاوانی ئەنجام داوە بە نەتیجە توانی بڵین قوربانیە ڕەنگە ئەگەر لێکۆڵینەوە لەسەر دۆخەکەی بکرێ و هەڵسەنگانێکی دەرونی کۆمەڵایەتی بۆ بکرێ ڕەنگە دۆخەکەی هانی ئەوەی دابێ کاک فازڵ باوکی تا چەند توانین بڵین هاندەرێک بۆ بۆی ئەو کوڕەوای لێبێ بە دڵنیاییەوە ئێستا من حەزمە کرد بم زانایە ئەم گەنجە کە ئەم کارەی کردووە ئاستی زانستی چییە ئایا لە قوتابخانەیە ئەو وەسەڵتەی کە تیاژی وەکو خێزانێکی قەرەباڵغا ئابوووریەکی خراپیان هەیە هەموو ئەمانە دەبێ وەکو ڕەهەندێکی بابەتەکە وەربگیرێ باوکی پاڵنەر بووە ئەگەر چی پاڵنەرەکە پاڵنەری ناڕاستە و خۆیە بەڵام دوجار هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەم گەنجە تووشی ئەم کێشە و گرفتە ببێ و دوجار پێوێتە بەردەم یاسایی بە دڵنیاییەوە هەمومان ئەزانین کە مرۆڤ لە چەند وێزگەیەک کە ژیان دەکات لە خێزان وەکو بچووکترین یەکەی کۆمەڵایەتی و دوجار هاوڕێیە و ناوەندەکانی خوێندون و موئەسسەساتە کە تێیدا کار دەکا هەموو ئەم بەریەکەوتنانە بۆی هەیە مرۆڤ تێیدا بکەوێتە مەواقیفەوە من بۆ خۆم لەگەڵ ئەو مەدرسەیانیم کە دەڵێ مرۆڤ بە طبیعەت هەیە مرۆڤ بە سروشتی خۆی بە شێوەیەکی جینەتیک تاوانبارە و لەگەڵیا کە هاتە دنیاوە دێت من لەگەڵ ئەو مەدرسەیانیم پێم وایە پەروەردە ژینگەی کۆمەڵایەتی و مامەڵەکردنی دروست لەگەڵ مرۆڤدا هانی دەدا بۆ ئەوەی مرۆڤێکی باش دەرچەیە خودت تاوانبار دەستەکان خۆش بێ کاک غازی مەسەن چی لای جەنابەت زۆر مهم هەموو جارێکە کەیسێکیەوە دزین بۆ دێتن دەڵێن خۆزگەوە ئەپدەیت کرابەوە و قانونە لەوانەیە ئەوە بە باشتر دەبوو تاوانی دزی یەکێکە لەو تاوانانی کە مافی گشتی تێدایە ینی زۆر خەڵک هەیە وا تێدەگا کە کوڕەکەی کەسێکی دزیەکی کردووە دەچێت زوو فریا دەکەوێ بۆ لایەنی بەرامبەر سڵحیان لەگەڵ بکات و تەنەزول لە کەیسەکە بکەن وا دەزانێت کە تەنەزول لە کەیسەکە کرا دۆسێکیدا دەخرێ و دەرباز دەبن لە سزا بەڵام ئەمە مافی گشتی تێدایە کاریگەری هەیە لەسەر تێکچوونی شیرازە و ئیستقرار و ئارامی کۆمەلگا ئەگەر تەنازولیش بکرێ من تۆمەتبار هەبوو لە لای خۆم کە تەنەزولیش کراوە لایەنی بەرامبەر 5 ساڵ و 1 مانگ حکم درراوە بۆ زانیاری هەموو ئەو کەسانی کەەوە
تاوان نیەتی تاوانیان هەیە تەوەری سێم بە دوور درێژی باز لەوە دەگەن چکە تەوەری سێم هەر هەمووی لەسەر ئەوەیە زۆر سپاس دەکەم کاک غازی گیان دەچینە سەر کەیسی دووەم ئەویش تۆڕە کۆمەڵاتیەکانە پێ دەڵێن خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بە سێری ڤیدیۆ بکەین جا گفتگۆی لەسەرەکەم. ئافرەتێک بۆ برادەرم لە فەیسبووکی بۆ برادر عیلاقاتەوەمان پیا کرد بەس هەر برێن بە ماسنجەری و تەلەفۆن و شتیوە زۆر داواکاری هەبوو لێ هەندێکم لۆ جێبەجێ کرد هەندێکی نەمتوانی لە پێی ئیمکانیت نەبوو لۆی جێبەجێ بکەم کەچی ئافرەتەکە مەعاش خۆریش بوو داوای جلک و شتیوای کرد ناردم زۆر دوایە داوای مۆبایلەکی زە بە چاڵ وەرەقەیە من گوتم ئیمکانەت نییە لۆت بکڕم لەوەی دیار بوو سراعمە کە تێ پاش فترە 5-6 ڕۆژ گوتی پیاوەکەم هەستی پێکردیمە ڤایبەر و مۆبایلم دەکوژیمەوەم فەیسبوک ئەمش گوتم باشە دەکوژینیوە باش کەمیش کە هەست کە تەماشای خۆم دەکرد یعنی بە خلال فترەی ئەوە دەکەم ئەو داواکاریانی لە من کرد و کە داوای گەورەتری کرد لێم سارد بەوە هەستم کرد کەوە لۆ پارەی لەگەرمە ئەمش کابراایەک ئیمکانەت وانە بوو ئیمکانەت چم هەبایە بە پێی ئەوە کەویم نەدەکرد قەت من بەخۆ مۆبایلی خۆم بە 100,000 ئەم لۆتم بە چاوەڕقی لۆی بکڕم بۆ ناخۆشیمان و ئەو دەگو وازم لێبین ئەم دەمگە بڕۆ واز لێبین و هەو بۆ هاتە سەر نیتاقی وەی کە ئەمن هەستەکەم کرد کە دەیەوێ بەیەکێکی کە ڕابێری عینەوە چی من کە ئەمنی زانیە من هەموو تەڵەبیاتەکەی لۆ جێبەجێ ناکەم مەجبور بوو خۆی لە منکەمیش دەستم بە هەڕەشە ئەوەی لێ کرد گوتم نێت خۆش نامە هەو مەسرەفەت بە من کردیەوە بە من گوتیە مۆبایلم لۆبنیکە لۆ دناین و هەرچت بە من گوتبی لۆم کردی و چەند جار کارتم لۆ ناردیە ئیتر بووە کێشەمان و هەستا بە سکاڵای لەسە من ئەوە کرد بە ناوی کە من هەڕەشەی لەوی دەکەم. بەڵێ ئازیزان ڕای هۆگرمان لەگەڵ کاگۆگر بەخێر بێت خۆش سپاس ئەمە چۆن دەژیر کراوە بڵێ ئەوە دوای ئەوەی کە ئافرەتێک هاتە لای ئێمە بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر ئاگاداری منی کردەوە کە حاڵەتە چوا هەیە تەنها ڕسمێک هەبوو ڕسمی کەسێکمان دواتر زانیمان شوناسنامێ ئەو کەسە چێە لە زانیاریەکانی خۆمان توانیمان دەستنیشانی بکەین دواتر ئافرەتەکەمان ئاگادار کردەوە بچی داوای یاسایی تۆمار بکە چونکە ئێمە بە فەرمانی دادوەری لێکۆڵینەوە خۆی جەنای بەڕێز دادوەرانی لێکۆڵینەوەش دەزان ناتوانین کەس دەگیر بکەین بۆیە چین دوای ئەوەی کە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دەرکرا لەسەر دەستگیرکردنی ئەو کەسە توانیمان کەسەکە دەستگیر بکەین و لەگەڵ دەستگیرکردنەکەیشی مۆبایلەکەشمان هێنا کە مۆبایلەکەمان هێنا سەیرمان کرد چەند ڕسمێکی ئەو ئافرەتەی تێدا بوو بەڵام ئەو ڕسمانەی تێدا نەبوو کە هەڕەشەی پێوە دەکرد دواتر هەستین ئێمە لە بەرنامەمان داوە توانیمان ئەو وێنانە بێنینەوە کەوا لە نێو مۆبایلەکەدا مابەوە و دواتر وەکو بەڵگەک کە لەسەری جێبەجێ کرد چونکە هەر کاتێک کە هەر نامەیەکی مەسەجێکی دەنارد سکرینی دەکردەوە بۆ منی دەناردەوە من لە ڕێی ڤایبەرەوە لەگەڵ ئافرەتەکە بووم تاکو بزانم تا چەند زانیاریەکان یان چ قسەیەک دەکاتن دواتر کە کابراایەتەن دەناسی پێشتر هیچی تری بڵێ دیارە دوای ئەوەی کە شوناسنامەیمان زانی دیارە سەوابقی هەبوو لە کردمان پێشتر گیرا بوو بە چەند مادەیەکی تری یاسایی هەمان شێوە بەڵێ بە هەمان شێوە بوو دواتر وا هەندە لە مێژنە بەریش بوو بەبەر لێبوردنی گشتی کەت بوو دواتر دەستگیر کراوە توانیمان بۆمان باسکەی دۆسەکانی پێشتری چی بوو دۆسەکانی پێشتری بە پێی مادەی 446 بوو لە یاسای سادەنی عێراقی زۆر من دەمێ ئاماژە بە خاڵێک بکەم بەڕاستی ئەو تاوانانە ئێستا تاوانێکی عەسرینە وێنە بە ئامریکانی مۆبایل دەکرێت بە لە ڕێگەی سۆشیال میدیاوە کە داواکارین و جگە لەوەش ئێمە چەندین جار باسیشمان کردی ئەو یاسایانێکەوە دەرکراوە ئێستاوکە لەگەڵ یاسای دوی مۆبایل لەگەڵ ئێستاوکە زۆر یعنی ناگونجێ چونکە بەڕاستی کاتێکی زۆری بەسەر چووە و سۆشیال میدیا و نیتوۆرک و ئایتی زۆر پێشکەوتووە کە تۆ وەرە ساڵی 2009 ئەو یاسایە دەرکەوە ئێستاکە دێ لە سەڵ هەڵێک ئاواتە چەند ساڵ 10 ساڵی زیاتر بینە بۆیە داواکارین لە حکوومەتێنم بە تایبەت لە پەرلەمانی
کوردستان کەوا ئەو یاسایە هەموار بکرێتەوە بە جێرەی ئەو پێداویستیانە و یا ئەو شێوازانەی کە ئێستاوکە لە سیستەمی نیتۆرک دەکرێت یا ئەو تاوانانەی دەکرێت و هەڕەشگەڵدا دەستەکان خۆشەکە هەربژی زۆر سپاس دەکەم مەمنونم جەنابی دادوەر ئەوە تاوانێکی مۆدرن ینی تازەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو شتانە ڕوودا و ینی پەیوەندیان هەبوو پێدەچێت هەردوو لە یەکتریان ئیستیغلال کردووە ئەو شتی لە داوا کردو و جلو بەروتی نیمە پارەم نەبوو مۆبایلی بۆ بکڕونا دوای ژنەکە بینیوێتی کە ئەو پیاوە بە قسەی ئەو تەبان ئەمە سزاکەی چۆن دەبێ ئەی خۆی خۆزگە جۆمان لە تەرەفەکەی تریش بگرتە بۆی بمازانێ چۆنە یان وەکو وتم بەڵگەکان ئێمە نایبینین تەنها ئێستا ئێمە کەوتوونەتە ژێر ڕەحمی تۆمەتبارەکەەوە ئەو چی دەڵێ ئێمە تەکیفی قەزیەکە لەسەر قسەی ئەو بکەین بەڵام پێ دەچێت پێشتر شتی وای کردووە باسکرا کە سەوابقی هەیە جارێ پێش هەموو شتێک یعنی ئەگەر ئەم پیاوە خێزاندارە یا ئەو ئافرەتی ئەو کاری کردو خێزاندار بێ ئەو مۆزوعێکی ترە ئەوە خارتەنها یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل نییە ئەوە ئەچێتە بابی خیانی بۆیە نەسیحەتێک هەردوو لە هەردوو لە نەسیحەتێک بۆ ئەو خوشکانەی کە هاوسەرگیریان پێکێنەوە یا ئەو پیاوانەی کە ساحب خێزانن ئەگەر تۆ مرتاحنی لە ژیانی خۆت لەگەڵ هاوسەرەکەتیان لەگەڵ مێردەکەت جا بۆ بڕۆ پرۆسەیەکی تر پێک بێنە نەک تۆ شەوان لە ژووری نووسنان لەگەڵ مرۆڤێکی ترە هاوسەری ئەوی چ پیا و چ ژن کەچی هەر ئەو ئەخەوێت تۆ مۆبایلەکەت دەرەکەی خەریکی نامەگۆڕینەوە وێنە گۆڕینەوەی لەگەڵ کەسێکی تر ئەمە تەنها خراپ بەکارهێنانی مۆبایل نییە ئەمە خراپ بەکارهێنانی ڕەوشتە خراپ بەکارهێنانی قودسیەتی هاوسەرگیریە هەروە شتێکی تریشم لەوە بەدی کرد مەسلەی هەڕەشەکردنیشی تایە یعنی خۆ ئەو بڵاوی نەکردو و تەنها هەڕەشەی کردووە بەکاری دێنم ئەو مادەی تریشی لەسەرە چەسپێ بەڵام وا دیارە ئەوەی کە وەکو وتم فیلەکە لای ئێمە نییە ئەوەی کە لە دادگا ڕەچاو کراوە کە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە چ مۆبایل و چ ئەتەرنێتە ژمارە 15 ساڵی 2010 2010 لە 2010 بەکارهێنانی مۆبایل و ئەتەرنێت لە چه ئاستێ بوو ئێستا لە چه ئاستێکە بۆیە کاکفازل لە ئەسنایی قاشاتە جانبیەکان و تیوا بزانام یاسایەکی تازە وتم قوربان 12 ساڵە دەرچووە 12 ساڵە دەرچووە خۆزگە لە ناو ئەو یاسایە بڕگەیەک هەوایە کە بڵێت 2 ساڵ جارێک دەبێ هەم ئیلزامی پەرلەمانی بکرا وەکو خانوونی دژە تیرۆر ئیلزامی بکە کە ئەبدەیتی بکە کە قورسیژ نییە هەشت مادەیە خۆی ئەو مادانی کە پێویستی بە ئەبدەیتە وەکو کە غازی ئاماژەی پێکرد مادەی دووسیە کە سزاییە لەگەڵ مادەی شش کە پەیوەندی بە کۆمپانیەکانەوە هەیە ئەگەر کۆمپانیەکان هەرچەندە من جارەکەی تریش باسم کرا و مادەی شش هەر جێبەجێ نەکراوە سەبارەت بە تۆمارکردنی سیم کارتەکان ئێستا نووسراوەکەی بۆ کۆمپانیەکان جواب دێتەوە لەو ڕقەمە ئەلوجە ئێکەچی دەبواە لە سیویەکی 2010ەوە هیچ سیم کارتێکی ئالۆس نامێنێ من دووبارێکەمەوە من نازانم وا دیارە بەرپرسان لەم وڵاتە جۆ نادەنە یان سەیری ئەم بەرنامە یاسایەن ناکەن لەبەرەوەی ئەوە چەندین جارە من دووبارەی بکەمەوە بزانمی تر تااقەتم نەما دووبارەی بکەمەوە هیوادارم ئەم جارە جوێن بۆیە ئەمە مادە دووی لەسەر ئەچەسپێ کە لە یاسای خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی مادەیەکی مام ناوەندێ ناتوانین بڵێن نە زۆر قورسە نە زۆر سووکە هەرچەندە دادگاکان پەنا زۆر جار خاستن دوای تەنازڵکردنی مشتەکی پەنا بۆ بەر ئەو مادانە بن کە سزاکە خەفیفەکات و هەتا نزمترین دەرەجا لە ڕووی بژاردنەوە لە ڕووی حەبسەکەشەوە ینی دایەگرێ بۆ نزمترین ئاست لەو ڕوانگەی کە بەسەرەن طرفی مقابل تەنازلی کرد هەرچەنە حەقی عامیشی تایە مەسەر من تکایەکم هەیە بۆوانی کە تۆڕی کۆمەڵایەتی بەکاردێنن زۆر جارە بینی ئافرەتێک تەمەنی 6 ساڵە ئەنووسێ کچە وردی لە یعنی ئیتر بەو کچە وردی لێ لەوانەیە سرنجی زۆر کەس ڕادەکێشێ بۆ مناڵەکانمان بۆ خوشکوبراکانمان ئەوانەی هەرزەکارن کە تۆڕی کۆمەڵایەتی بەکاردێنن وریابن جیهانی ئەتەرنێت جیهانێکی سەیرە تۆ شخصەکان نبینی نووسینەکان دەبینی زۆر جار لەوانەیە سەتانەوەتی نووسینەکانیش هی خۆی نییە یعنی تعبیر لە ئاستی ڕۆشنبیری ئەو کەسە ناکە کە شتە نووسی هەمووی هەر ڕۆشنبیر و زانایە لە تۆڕی کۆمەڵایەتی بەڵام لە ڕاستیدا وانە خاستن بۆ گەنجەکان بە کچە وردی لە هەڵمە خەڵەتێن لەوانەیە تەمەنی 6 ساڵە
لەوانەیە ئەو شێوازە نەبێ ئەوەی کە وێنەکەی داگرتووە. زۆر ڕازە دەستەکان خۆش بێ کاغازی تێبینین چی لەسەر یاسایە؟ طبعا ئەو یاسایە لە ساڵی 2010 دەرچەوەک ئوستاز باسی کرد و لە 8 مادە پێک هاتووە. طبعا هەموو یاسایەک کە دەردەچێ لە کاتی عملی کە جێبەجێ دەکرێت کەم و کوڕەکانی بەدەردەکەوێت لە خلالی 12 ساڵ وەکو نمونە لە خلالی 12 ساڵ دەرچوونی ئەم یاسایە ئەوەی کە جێبەجێ بکرێت لە دادگاکان زیاتر مادەی دووە پێی ئەوترێ دووی مۆبایل و ناوی دەرچووە لە نێو دادگاکان کەواتە یاسایەک لە 8 مادە پێک هاتبێت تەنیا یەک مادە و احتیمالێکی زۆر کەمی بۆ مادەی سێ ئەگەر جێبەجێ بکرێت ئەو خۆی لە خۆیان مانای ئەوەی ئەم یاسایە زۆر ضرورەت بە زووترین کات تعدیل بکرێت یاسایەک لە 8 مادە یەک مادەی جێبەجێ بکرێت لەبەروی عملی نییە. بەڵام کاغازی بۆ نمونە پەرلەمان داوا لە تو بکە بڵێ یەک خاڵمان بدێ کە لەو یاسایە بابی گۆڕین مەسەن بۆ نمونە ئێستاکە بە شێوەیەکی زۆر تەقلیدی بە مستەڵەحی قانونی عقوباتی قەدیم کە لە ساڵی 60ەکان دەرچووە باسەکە جیهازی سلکی و لاسلکی سلکی و لاسلکی ئێستاکە هەر یعنی زۆر نەماوە ناو خەڵکات ئەبێ بۆی تێبگەینی سلکی و لاسلکی چی ئێستاکە وا ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ تۆڕەکانی کۆمەڵایەتی زۆرە بن پێشتر لە بیدایەت کە پەیدا بوو فەیسبوک مەشهور بوو ئێستا فەیسبوکە ماسنجەرە نازانم ڤایبەرگرامە ئەگەر بکرێ ئەوانە ذکر بکرێ بۆی بە تەحدید ئێستا دادوەرەکانی زۆر جار محەیر ئەمێنن دێتە پێشیان کەیسێکیان ناتوانن لە قاڵبێکی قانونی بدەن بزەبت ئەو مادەیە شمولی ئەو کەیسە ناکە یعنی هەستەکە یعنی ناچار ئەبن تەرهیماتێکیان بۆ بکەن دواتر لەم کەیسەی کە ئێستاکە وەکو نمونە ئەگەر باسی بکەین ئەتوانین بڵێن ئەمە چارەگێکی بابەتەکەی کە ئێمە جۆمان لێبوو لەبەرەوەی لە بیدایەتی قسەکان کە ئەو پیاوە قسە دەکات خۆی وانیشانەدا کە ئەم غەدر لێکراوەکە ئافرەتەکە تەلەفۆنی بۆ کردو هەڵی خەڵەتاندە و داوشتی لێ کردووە کەواتە لە یەک کات ئەگەر بتوانێت ئەو قسانی خۆی بسەلمێنە لە یەک کاتە ئەمە دەبێتە سکاڵاکار لەسەر و ئافرەتە کە خراپ ئامێرەکانی پەیوەندی بەکارهێنا بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی و کڕینی مۆبایل و جلوبەرگ ئەو شتانە ئەمە یەک دوو یعنی ئەتوانین وەک ئوستاز فەرمووی چەندین مادە لەسەر هەمان کەیس جێبەجێ بێت لە لایەکی تر خێزانی ئەم پیاوەی کە ئێستاکە خۆی قسەی کرد ئەتوانێت بە تۆمەتی خیانەت زەوجی شکات لەو ئافرەتەی تر بکەوە بە هەمان شێوە پیاوی ئەو ئافرەتەی تر ئەتوانێت شکات لەم پیاوە بکە کە ئێستاکە وتەکانی مانجوێ لێبوو کەواتە مادەی 370 یاسای تاوان سزا یاسای سزا و هەروەها مادەی 2 لە یاسای خراپەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەمانە لەسەری جێبەجێ بن بەڵام ئێمە مەبدەیەکمانەیە لە قانون ئێمە حتا خودی دادوەرەکەش پێش ڕووداو ناکەوێت زوو عقوبەکەی ئەعلان بکە بۆی ئێمەش بە بەرچاوڕوونیەک بدەین بۆ ئەو دادوەرەی کە کەیسەکەی لەبەردەستایە ئێمە تەنیا وەکو پێشببینی و لەسەر ئەو چەنوتەی کە تۆمەتبار باسی کرد ئێمە پێشببینیەکەن ئەو مادانەی لەسەر جێبەجێ بکرێ بۆی عادەتەن خودی دادوەرەکە ڕەنگە جگە لەو دانپێدانانەی تۆمەتبار بەڵگەی تری لەبەردەستە هەبێ و ئەو لێزانتر و مختەسترە بە دیاریکردنی مادەی قانونی و ڕەوانەکردنی بۆ دادگای تایبەت دەڵێن درێنەروتی هەردووشیان خەریکن کەیسەکە دابخەنانی هەم ژنەکە هەم پیاوەکە بەڵێ جا بەداخەوە ئەمە یەکێکە لەو لە ترسی کەش کۆمەڵایەتی شتیوە بەداخەوە یەکێکە لەو بابەتانی کە ئەمە مافی گشتی تێدانە یەکێکە لەو شتانی کە خاڵانی کە ئەمە پەیوەندی بە ئیستقراری کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە ئەخلاق و ڕەوشی کۆمەلگاوە هەیە ئەنی کە تۆ تاوانێکەکەی بەس خودی ئەو دوو کەسەنی کاکفاز لەسەر مەسلەی مەفروض وایە داوا ئەەکەم ئەگەر لە کاتی تعدیلە هاوشێوەی تاوانە گەورەکان هەژمار بکرێ و هیچ سڵحێک و تەنانەت عفوعامی شمولیان نەکات دەستەکان خۆش بێ کاک فازڵ کۆمەلگای کوردی بەرەو کوێ دەچێت لەگەڵ ئەو پێشکەوتنەکەنەوە لە ڕاستیدا پەیوەندی ئێمە بە شێوەیەکی بەرنامە ڕێژ و با بڵێن ئامادە بەڕووی جیهانی تەکنەلۆژیای نەکراینەوە بەڵکو ئەو بەبێ خواستی ئێمە و بەبێ لە بەرچاوگرتنی ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری ئێمە لە چۆنێتی بەکارهێنانی هاتە ژیانمانەوە بۆیە واریدە ئەو حاڵەتانە ڕووبە ئەم شاشەی کە لە بەردەستی ئێمەیە خۆی خراپ نییە تەکنەلۆژیا خۆی خراپ نییە بەڵکو دەرهاوی شتەی پێشکەوتن و گەشە و تەتەوری با بڵێن ژیانی بەشەریە ئەوەی کە مامەڵەی لەگەڵا دەکا ئەوە خراپە بۆ نمونە دەوترێت چەقۆ توانی میوەشی پێپاکەی و ئەشتوانی تاوانی پێنجام دێ ئەم تەکنەلۆژیا و ئامێرەکانی بەم شێوەیەن ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لەگەڵ نەتیجە تەعامل نەکەین
بەڵکو بەرنمەیەک دانین بۆی ئەم نەتیجانەمان ناتێ بەڵکو نەتیجەیەکی عکسیمان باتێ نەتیجەیەکمان باتێک کە مناڵەکانمان و ئەوەی کە ئێستاکە ئەم شاشەی با بڵین بەدەستەوەیە ببێتە خاوەنی بەرهەمی فکری ببێتە خاوەنی بەرهەمی هزری ئەمە بە چیەکرێ لە ڕاستیدا بە پرۆسەیەکی پەروەردەیی کۆمەڵایەتی بەرفراوان کە تێیدا لە ڕاستیدا ناوەندەکانی پەروەردە مامۆستایانی ئاینی دەستگاکانی ڕاگەیاندن و هەروەها ئەو نوخبەیەی کە ڕۆشنبیرە ئەمانە بەیەکەوە کار بکەن لەوەی کە ئێمە کەمترین زیان لە بەکارهێنانی ئەمە و زۆرترین دەستکەوت با بڵین لە بەکارهێنانی بەدەستبێنین کە بە بڕوای من زۆر گرنگە ئیشی قوڵ لەسەر هۆشیاری وەلا هەمان حاڵەتیشە ینی ئێستا لە بەرنمەیەکی وەگەوەی جەنابت نەبێ بەدەگمەن بەرگوێمانەکەوێت کە یعنی مامەڵە قانونیەکانی لەگەڵ تەواوی تاوانەکان چین ینی ئەو مەزدەر و سەرچاوانەی کە دەبێ ئەمانە بگێنن کەمن لە ڕاستیشتام ئەبێ محاولە بکەین ئەمان ئەم جۆرە لە هۆشیاری بێتە ناو ماڵەکانمان نەخۆمان بە دوایە بگەڕین چکە مرۆڤ بە شێوەیە لە شێوەکان تااقەتی سێرچینێ بەڵکو ئەو بێتە ژیانتەوە لە ڕێگەی پەروەردەوە ئەی تێ لە ڕێگەی مامۆستای ئاینیەوەی تێ لە ڕێگەی جەنابی حاکمەوەی تێ لە ڕێگەی میدیاوەی تێ لە ڕێگەی یعنی ئەبێت بە حقیقت کۆمەڵگا بە شێوەیەکی لە شێوەکان تەسقیف بکرێ بە شێوەیەکی هەماهەنگی لە نێوان کوی مؤسساتەکان خۆربێت جەنابی دادوەر پرسیارم هەیە پێشەوە بچینە سەر کەیسی سێم چی ئاسا هەیە سزای ئەوانە بدا کە لە تۆڕە کۆمەڵاتەکان ئیش و کاریان بەس بۆ دەستجوێندان هەڵبەتە بڵێ هەر نەفس هەمانی یاسا مادەی دوو سێکیە مادە دووەکەیان تونترە مادە سەیەکە تەنها ئەوانی کە خەڵکی بێزارەکەن ینی لە قاڵبی بێزارکردنە بەڵام لە مادە جوێندانەکە چێتە ناو بێزارکردنەکەیان مادەی تەشیرکردن ئەوە مادە دووەکەیە توندەکەیە مەسەلەن سزای هەیە تەبعاً سزای بۆ ئەوانەی باسکە کەس جوێنەدەن ئەوەی سزاکەی بزانن مۆبایل بەکاردێنێ ئەوەی ئامێری پەیوەندی بەکاردێنێ ئەوەی ئەتەرنێت بەکاردێنێ با چاک بزانن ئەمە یاسای ژمارە 15 ساڵی 2008 زۆر مهمە دوو مادەی تایە سزاییە مادەی تریشی تایە یعنی مادە دوو دەڵێ سزا دەدرێ بە حەپس لە 6 مان کەمتر نەبێ و لە 5 ساڵ زیاتر نەبێ یان بە بژاردن لە ملیۆنێک کەمتر نەبێ و لە 5 ملیۆن زیاتر نەبێ یان یەکێک لەم سزایانە یان هەردووش پێک مەسەن ئەوەی کە کارێک لەو کارانە ئەنجامدا ئەوەی جەنابەت ئاماژەت پێ کرد یعنی مەترسیدارە یان هەنێ جار حەزەکەم جارەکەی تریش ئەو ڕوونکردنەوەمدا تۆ نامەیەک یەکێک نامەیە بۆ ئافرەتێکە نێرێ بەهۆی ئەو نامەیەوە کە سوکاری و ئافرەتە و ئافرەتە ئەکوژن ئەم شەریکە لە قەتلەکە بە ئاگادار بێ یعنی یاساکە توندا بەڵام شێوازی جێبەجێکردنەکەی بەرگەکان وەکو کا غازی ئیشارەت پێدا تۆزێ بەرچاوڕوونی زیاتری دێ بەس ئاماژەیەک بێک خاڵی ترەدە من تۆژێری کۆمەڵایەتی نیم بەڵام بەداخۆ ئێستا ئەبینین دایکان مناڵێکی تەمەەن 2 ساڵانی هەیە تاوانێکی گەورە بەرامبەر ئەو مناڵاکە بۆ ئەوی مناڵەکەی بخافڵێنێ ئایپادێکی بۆ کڕێ ئەیداتە دەستەوە ئەو مناڵە لە ئێستەوە تەوەقع بکە من تەوەقعەکەم پێش 10 ساڵی چاوی زعیفە بێ ملی تووشی سەوەفانە بێ پەنجەکانی تووشی تەشەنجاتە بێ ئەجا شانازی بۆ مناڵەوەکەن وڵڵا هەموو بەرنمەکان نەزانێ و هەمووی ئەڕوە ئەوە یعنی مەحرومکردنی ئەو مناڵەیە لە مافی منداڵێتی وەکو مناڵی جاران یاری مناڵانە ناکات هەر لە 2 ساڵیەوە ئایپادێکیانداوە پێی یاریەکی گەورانی پێدەن ئەو شتاوانە بەرامبەر ئەو مناڵە دەکرێت خۆزگە لەو یاسایە ئاماژە بۆش هیوادارین ئەم کابینەی حکوومەتی هەرێم ئەم دەورەی پەرلەمان جۆ لە خەڵکی بگرێ جۆ لە پێداویستەکانی خەڵکی بگرێ یاساکان چاوێکی پێدا بخشێنێتەوە هیوادارین ئەچینە سەر کەیسی سێم ئەوەیش کەیسی دزینە باگوێر ئەو ڤیددیۆ ببینین جا گفتگۆ لەسەرەکەت سێ مانگە زبێداریمە شریکێ بۆیاغێ دەکەم بۆیاغێ بلۆکە شیوانە دەکەم سەری ساڵە مەنگێ هەواڵێم گایزمی کرد گۆ وەرە ماڵی گوتتانی وێ دەری نەبنە وەرە قولفامە گۆ ئەم تەف ساڵە خۆ دەرباز بکەن سعات 11 نوێ شەب ئەس چوومە وێ دەری من قولفاغ و پێشێنە مێشوبات خار بوو نیسکەی لیترە نیف لیترە شیشە بۆت کە خار ئەچوومە وێ دەریژ مسێ بارداغ ژ وێ دەری خار حەشێ من سەری منە بوو
گۆتا من گۆ هەر حەمامی گۆ سەر چاوی خۆ بشو ئەس برم حەمامیم سەر چاوی خۆ شوشت من گۆ سەر من دەیشە من گۆ ئەدخازم هەنێکی ڕازیم من برە قڵفاقدا گۆ هەنێکی بێداری دانیشە ڕازێ سوێداری تقریبا من 10 دقیقە 15 دقیقە و دەرسێکی نیم هیچی من سەری من نەبوو بەلێ چەکمەجەویدا نیسکەی دەفتەرێکی یعنی 6,505 دۆلار و نیسکەی 705,000 پەرە چەکمەجەوی هەڵدا هەست قستیە جێواخە بەلێ هەشی من سەری من نەبیە نیسکی ساعت ئازات متفاقیدام نیسکی 10 دقیقە شووندا مگوازی بچم مگوە سەری من دەیشە گۆ باشە ئەس پای ژێری کردم ئەمە خستیە تاکسی نیشانیە قوڵفامەدا ساعت 12 یانژی نیسکی یەکی مەراوە کرد گوتکی مگۆ ئەس ئانخەم نیسکی ئانخەوەیمە گۆ باشە هاتە جەمدا گۆ پەری ماتێ دزینێ ئەم هاتنە قوڵفاویدا ماتم قوڵفاویدا گۆ پەری ماتێ دزینێ بالێ من ناوێت بوو بۆیژم پەرێتە دزیێت چونکە هەشی من سەریم نەبوو گەر ناکرد مگو نام نەدزیە باشێ گووا بزانم بچنە ئاسایشی مگو تەمامەم بچنە ئاسایشێدا ئەم چونە ئاسایشێدا وێ دەریم گوتامم ئیتراف کرد مگو پەرەمە هەڵدایە گۆ پەرە کێرێ مگو پەرە قوڵفامدانا ئاسایش و هێڵاڵی من بیلادەر چون قوڵفێدا پەرە ئانی پەرە ژمارتن ئۆنان سۆرە ئەم چونەجە حاکیم وێ دەر حاکیم کۆ هەتانی 6 ڕۆژات دێ بچی زیندانێدا داوا نەبوو شکایەتی چێ نەبوو چاکە هەواڵی ماتە جامەدا چند ڕۆژە شوونە گۆ 10,500 دۆلار من دنیشکێمە مکو من نەبێریە ئەویش نزانم چقا پەروی کێمە یانی گووا تاقریم دەکەم 8,000 دۆلارە نزانم 8,000 دۆلار 7,000 دۆلار ئەزێ نزانم چقا پەریم تیانە ژماردا گۆ پەری من تەمامە چاقەویداری ئی پاشێ درۆژ ئەرێرە دەرباز بۆ گۆ پەری منە تەمامە وەلی ئێزاش پیشمانم دزاری مەهانە کەچێکە من کوڕێکی مەهەیە ژنەکەمە هەیە کەسێکی میژیتنە ئەستانیمە ئەریم خەتا کرد خەتاکەم زازا پیشمە کرد حتا هاژم دزی نەکردە یانی کو پرسم تورکێجی پرسم ڕێج پرسم حتا هەم دزینێک ئەریم کرد هەشیم سەری منە بوو زابژی پیشمە بەڵێ ئازان لێ کۆڵەری ئەو کەیسەمان لەگەڵە نەقیب نای بەخێر بێت سپاس بە ڕێزی ئەمە چۆن دەژیرا ئەمە ڕێکەوتی یەکێکی 2020 بوو سەری ساڵ بوو ئەوە چەند هاوڕێیەکی خەڵکی کوردستانی باکوور بوون لە لای یەک بوون هەندێک شتیاندا نابوو یەکێکیان بەس چەند ڕۆژێک پێشوەختر پیلانی دادەنێ پیلانی دادەنێ کواتانی کەوان سەرخۆش دەبن داوا نیم کاتژمێرێک دەکات دەرێتم سرم دێشی ئێسمە ژوورەکەی تو پارە دەمەوە کە کات لەسەر ژوورەکەی پارەداتەوە دوای دەدەقەش دێتەوە دەرێت دێتەوە ئەو چوار کەسەی کە دانیشتنە دوای و 5 دقەشی دادەنیشتەکەیان دووبارە دێ دەڕۆم بۆ بەیانەکەی دادخواز ئامادە نووسینگەمان لێکۆڵینێکی زۆر زۆرمان کە لەو چوار کەسێک کە لەگەر دادخوازیدا بوون دەکەوتەوە دانی بە تاوانەکە دانا و 10,000 دلار پارەکەشمان بۆ دادخوازەکەی گەڕاندەوە هەمویان خەڵکی باکوور بە زۆری خەڵکی باکووری کوردستان بەڵێ ئەینەت پرسی ئەو 10,000 دلار بۆ لەوێ بوو هیچ چێ بوو ئەوە پارەی دادخوازەکە بەخۆی ئاریژگای ئافرەتانی هەیە ڕۆژانە ئەو پارانەکە کۆ دەکاتەوە لەوەی دادنێ بەزیما سەر جگە لە دانپلانەکەی یعنی مە زیاتر لێکۆڵینەوە لەوە دەکەین کە بەڵگە چیە ئەو ئەشیا ئەو کەلپلانە کە دزراوە یعنی بەڵگەمان دەست بکەوە نەتوانین کولی بکات دادگای بەری ئەمن ئەوە احترافەکەی من نیە ئەوە پارەکەشمان بۆ دادخوازەکەی گەڕاندەوە بڕی 10,000 دلار بوو لە ماوەی زیاد کەمتر لە 12 ساعتی دەستەکانتان خۆش هەروزە بەڕێز زۆر سپاس چه نابی دادوەر ئەو میوان بوو پلانی داناوە و دوایە چوپارەکەی دزیەوە و پارێژ ئەوە زۆر بە ئاسانی ناو چەکمەزەوە شەویش بووە وڵی ینی سەیرە زۆر سەرە تۆ ئاهەنگی سەری ساڵە ئەفرۆزە کەسە نێزیکەکانی خۆت داوا بکەی ئەم سادەی و ساکاریە چیە تۆ کەسێک دێنی تەنها سەلامێکت هەیە لەگەڵی و داواتێکەی تو لەگەڵ کەسی خۆتادای ئەنەی تو دوایەوە ئەم پارە شێوازی پارە هەڵگرتن یعنی بەڕاستی ئێمالیەک لە ساحب پارەکەش هەیە تۆ هەرچەندێ پارەت زۆر بێ هەروەکو کاکفازڵ لە مناقەشت زانیبەکان ئاماژەی پێکرد هی نەسیحەتێ بۆ دایکان بۆ باوکان پارە بەو ساکاری هەڵمەگرن هەر بۆ مناڵەکەی خۆت خراپەکە کە لەوانەیە هانی مناڵەکەی خۆت بدەیت کە سوکاری خێزانەکەی خۆت بدەیت کە بچن ئەو پارەیە ببن یا هانی میێوانەکەت ئەدەی یعنی بەڕاستی ئەمە خۆی بردوانێتێ ژوورەوە بەڵام ئەو ئیتر ئینسانێکی شەڕانگێز بووە لە ناخە پاکنە پلانی بۆ داناوە خیانەتی لەو برادری کردووە یعنی چووە
بە ناوی ئەوەی کە سەری مێشێ ئەسمە ژوورەکەت ئەنوم ئەسنە ژووری تایبەت من نەسیحەتێک ژووری تایبەتی نووسنی خۆت مەدە هیچ کەسێک بچێ بەکاری بێنێ یعنی بابە ئەگەر دزیش نەبێ نەخۆشی بڵاوە بێتەوە لە بەکارهێنانی سەرینە بە هەلیفەیان ئەو شتانەیە ئەجا لەوەی کە بۆ ئێمە هاتبوو لە ئەجندای بەرنامەکە کە گوایە ئەمە ئامادەی هەموو شتێک بگەڕێنێتەوە بە مەرجێک تەنازولی لێ بکرێن شتیوە هەیە وەڵاهی اینجا کاگە بژار دادوەر دادگا یاسا تەطبیقەکە بەڵێ لە یاسا باسی سۆڵح دەکا و وەکو کاغازیش ئاماژەی پێکرد لە پەراوێزی بەرنمەکەیە لە قانونی ئوسوڵ محاکەمات جەزایی ژمارە 23 ساڵی هەفتاویەک فەصلی پێنجەم کە تایبەتە بە سڵح مادە 1994 ئیتر بەسەرەوە دەست پێەکە ئامیشی لەگەڵە لە حەقی ئامیش سڵح ئەکرێ بەڵام عفوم کە هەندێک مەواد هەیە ئەو مادانەی کە حەقی خاصە کە جولانی سکاڵا لەسەر خاوەن بابەتەکە یان ئەو کەسەی کە بە پێی یاسا تەمسیلێکە تەحریک دەکرێت ئەوانە ئەگەر مجرد سڵحت کرد چی بە موافقەی قازییان بەبێ موافقی قازی هەندێک دوو بەشە یەکسەر کێشەکە دادەخرێ و بە مەساعەتی بەراعەتە یعنی هەندێک شت هەیە نییە کە ئەنەو تاوانەکە نەبوو بەڵام هەندێک مەواد هەیە ئەوانەی کە حەقی عامیتیایە کە لە قانونەکە باس کراوەکەمە حەقی عامیتیایە ئەوە ئەگەر تۆ تەنازولیش بکەی من بینیومە تاوان هەبووە دادخواز هاتووە تەنازولیشی کرۆ بەڵام حاکمی دادگای تاوان سزاکەی بەفولی داوەتە تۆمەتبارەکە لەبەرەوەی تۆمەت تاوانەکە ئەوەندە قێزەوەن بووە شەرت نییە مقابلەکە تەنازولی کرد بۆیە بەڵام لە عرفی عشاعری کوردەواری ئێمە ئەڵێ ئەگەر تەنازولی کرد ئیتر من کوڕەکەی من بەرەبێ نەخێر هەندێک جار ئەوە قەزانەی حەقی عامیتیایە بەرنابێ و قەزیەکەش دەمێنێ بەڵام وەکووتم ئێمە یاسا جێبەجێ دەکەین لە ناو یاساکە ئێمە دادوەر ناتوانێت هیچ بڕیارێ بدا ئللا دەبێ ئاماژە بە مادەیەکی یاسایی بکات بڕیارمدا بە قوبولکردنی سڵح بە پێی مادە ئەوەندە بڕگە ئەوەندە اینجا وەکووتم دوو بەشە بەشێکیان داخستنی لە کۆڵینەوە ئازادکردنی تۆمەتبار یان تەنازولەکە وەرەگرێ بەڵام کەیسەکە دەمێنێ ڕەوانەی دادگای تایبەت دەست خۆش بێ کە غازی تا چەند وەک کێشە دەیبینی ئەو سڵحانە کە دەکرێت لە کیسێکی ئاوە کاک بژار بخۆی سڵح بە قانون تەنظیم کراوە هەم لە مەدەنی هەم لە جەزاییش بەڵام مەدەنیان جەزاییە ئەوانە جەزاییە طبعاً ئەو شتێک تاوان بێ ئەوەی تر پێوترێ جەزاییە چەند لایانی باشی هەیە بە هەمان شێوەنە لایەنە خراپەکەش هەیە و لە کاتێکەوە بۆ کاتێکی تر ئەتوانین بڵێنە گۆڕێ لە کاتی ئێستا بۆ کۆمەلگای کوردی بەخۆی چەندین کێشەی تری هەیە بەخۆی هەلا بۆ سڵح خراپ نییە بۆ هەندێک کێشە بۆی ئەوەندەی تر کێشەی کۆمەڵایەتی دژمنداری نازام چی زیاد نەبێ بە مەرجێک نەبێت تا شوێنگرەوەی یاسا شوێنگرەوەی دادگا ئەمە لە لایەکی تیش ناکەی بۆ تۆ شوێنگرەوەی یاسا هەندێک شوێن ئێستاکە زۆر بووە بەڵێ و ئەوەی کە من لە ئەو راپۆرتە جۆم لێ بوو تۆمەتبارەکە مەرجی داناوە بۆ خاوەن دۆسیەکە کە ئەگەر بێت و تەنازولی لێ بکە پارەکە دەکەش دەڵێن پێ ئەمە خۆی لە خۆیدا ئەگەر دادخوازەکە خاوەن قەزەکە ڕۆشنبیری یاسایی هەبێت تەنەزولیش نکات و پارەکەشی وەرەگرێتەوە بۆ سزاش ئەدرێ بەڵام دیارە ئەو ئاستە ڕۆشنبیری نەبووە وای زانیوە ئەگەر تەنەزول نەکە ڕەنگە پارەکەی بڕوا بەڵام بلایەنێکی تریش هەیە کە خەڵک زیاتر پەنا دەبا بۆ سڵحکردن بەداخەوە ئەوە عیبێکە لە خۆمان مەفروض وایە باسی بکەین کە دادگاکانمان ئەجا ئەسباب زۆرە ئێستاکە گەربینە سەر ئەسبابانە ئەسباب زۆرە وەک کاک فازڵ باسی کرد کەیسەکان زۆر تاخیر دەبن ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی خاوەن حەقەکە کە تەنەزولی کردو سڵحی کردو توتی من ئەم پارەی خۆم بۆ بە سعاتێک وەرنەگرمەوە بۆ بە دوسێ ساڵی تر و بە قست و نازانم بچی چکە قانونەکەمان وایە ئەگەر کەسێک ئەگەر قەراریشی لەسەر دەچوو ئیسپاتیش بوو هیچی نەبوو ئەتوانێت بە قستی $100 بە هەمان شێوە یاساکانمان هەر لە یاسای شارستانی سزا یاسای خراپەکارهێن هەمووی کۆنە بەداخەوە ململانی سیاسی دەسەڵات یاسادانانی ڕاکێشاوەتە زاویەکەوە کە بە ئیشە سەرەکیەکەی خۆی هەڵناسێ لە ئێستەوە دەست بکەن بە تعدیلاتی یاسا ضرورەکان تا 10 ساڵی تر ئێمە یاسامان هەیە کە پێویستی بە هەموارکردن هەیە هیوادارم گوێیان لێ بێ و دەست پێ بکەن کاک فازڵ تا چەند ئەو جۆرە سڵحانە دەبێتە هۆی زیادبوونی تاوان بەڵێ وەڵا کاکە بژارە گەر خەڵک تێگەیشت لەوەی هەڵەیەکە سوڵحی بووەکەن ڕەنگە زۆر گوێی لێ نەبێ یعنی ئەگەر هەستی کرد پشتێکەوەم بۆ خۆم لەگەڵەوەیان نیم هیچ شوێنێکی تر جێگەی ناوەندەکانی یاسا و با بڵێن بڕیاردانی یاسا لە ئەو قەزیانە بگرێتەوە
وەکو کە غازی وتی هەلومەرجی کۆمەڵایەتی و سیاسی ئێمە وای کردووە کە دەستگای تری بەدیل دروستە بێ بەڵام من بۆ ئەم کەیسە بزات کە لە دەرەوەی دزیەکەەوە لە دەرەوەی یاساوقان و پێم وایە حەقا ئەگەر کەسێکی ئەجنەبی لە وڵاتەکەتدا تاوانێکی ئەنجامدا سزاکەی مزعەف بێ و هەر کەسێکی ئەجنەبی هاتە وڵاتەکەتەوە پێش ئەوەی پێ بخاتە وڵاتەکەت پێی بڵێ کە عقوبەی هەر تاوانێک ئەنجامی بدەی لەم خاکەیە چییە؟ سپاس کاک فازڵ جەنابی دادوەر حەزم دەکەن لە کۆتاییدا شتێکمان ئەگەر شتێک تێ بڵێیت. طبعا دەستخۆشی لە بەڕێست و ستافی بەرنمەکە دەکەم من بە خۆشحاڵیەوە دەڵێم ئەوە سێمین جارە ئامادە بم لەم بەرنمەی بەڕێزت و ئامادەم 30 زاری تریش لێرە حاضر بم بەمەرجێک بتوانم ئاستی ڕۆشنبیری یاسایی میلەتەکەم بەرزکەمەوە هەروەها تکایەکم لە بەرپرسانی ئەم وڵاتە هەیە سەیری ئەم جۆرە بەرنامانە بکەن بۆی بزانن خەلەل لەکوێیە چارەسەر بکرێن نەک ئێمە بین لێرە قسە بکەین و قسەکانمان لەگەڵ دەرچوونی ئێمە لەبیر بکرێن. هیوادارم کا غازی جەنابەت دا قسە من ئامۆژگاریم بۆ هەموو هاوڵاتیان لە کاتی ڕوودانی تاوانێک یان غەدرێک یان نەحەقیە کە بەرامبەریان نەکرێت پەنا بەرەمبەر یاسا تاکە ڕێگا و مەرجع کە حەقیان بۆ وەرگێتەوە و بۆیش لەگەڵ سوڵحدانیمە و تاوانبار سزای خۆی وەربگرێت چونکە هەدەفی سزادان ئامانجی سزادان ڕەدعی عام و ڕەدعی خاص هەیە خاصەکە بۆ خودی تۆمەتبارەکەی بۆی تەمبێ بێ و چاکساز بێجارێکی تر نەکرێتەوە سەرەوە ڕەدع عامەکە بۆ خەڵکی ترە کە سەیری ئەو تۆمەتبارە بکە کە لە ئەنجامی ئەو تاوان و چ جۆرە سزایکی توش بووە بۆی ئامۆژگارین بۆ هاوڵاتیان ئەوەیە ڕۆشنبیری یاسایی خۆیان ڕۆشنبیرکەن و پەنا بەنەبەر یاسا بۆ مافی خۆیان. کاک فازڵ وەڵام منیش قسەی کۆتاییم هەر قسەی سەرەدایە بێم مجامە لە ئەمە مینبەر و شاشەیەکی باشە کە ئەکرێت لە ڕێگەیەوە هۆشیاریەکی نەوعی بڵاو بکەیتەوە و مرۆڤ بۆ ئەوەی کە هەنگاوەنێت بەرچاوی ڕوون بێلەوەی کە هەنگاوی هەڵەنێت. منی زۆر سپاسان دەکەم سپاسی برایانی پۆلیس دەکەم شەوی شاد.